ئەگەرچی بینینی دیمەنەکان موسڵمانی ڕاستەقینە دڵخۆش دەکات، بەڵام لەگەڵ وربوونەوەی زیاتر لە ئامادەبوانی تاقیکردنەوە قورئانیەکە ئەو خۆشیە زیاتر و بێسنوورتر دەبێت. سڵاو لێ بە باشی؟ باش دەچین. ژمارەیەکی بەرچاو لە خاوەن پێداویستی تایبەت و تەمەن جیاوازەکان بەشداری لە پرۆژەی ڕێگەی ئازیزمان دەکەن و هیچ پاساوێک بۆ ئەو کەسانە ناهێڵنەوە کە تەندروستیەکی باش و تەمەنێکی لاویان هەیە خۆیانی لێ دەبوێرن. ئەم کاکەیە سرە ڕایکەمی خوێندەواری و دۆخە تایبەتەکەی، بەڵام سوورەتی فەجری بە جوانترین شێوە لەبەر کردووە و بەشداری تاقیکردنەوەکەی کردووە. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. والفجر وليال عشر والشفع والوتر والليل إذا يسر هل في ذلك قسم لذي حجر ألم تر كيف فعل ربك بعاد إرم ذات العماد التي لم يخلق مثلها في البلاد وثمود الذين جاءوا الصخر بالواد وفرعون ذي الأوتاد الذين طغوا في البلاد فأكثروا فيها الفساد. دەستخۆش ئەمە کێ یارمەتی دایک یان باوک؟ والله مامۆستاشم هەیە مامۆستام هەبوو ئیتر ئەبۆ خۆمەچوم بۆ مەخوێن. ئەگەر تا ڕادەیە کەم ئەندامی بربەست بێت لە بەردەم کۆششکردن و هەوڵدان بۆ بەشداریکردن لە تاقیکردنەوەی هاوشێوە، ئەوە نابینایی بربەستێکی زۆر قورسترە، بەڵام ژمارەیەکی بەرچاو لە نابینایان بە هەردوو ڕەگەزەوە بەشداریان لە تاقیکردنەوەکەدا کردو نەیان هێش نابینایی لەو پاداشە نەبراوەیە ڕێگریان لێ بکات. پشتیوان بەخوای گەورە بەشداریم پرۆژەم کردووە ئینشەڵڵا و ساڵێر بەردەوام بێ پرۆژەی ئازیزامان زۆر سوورم لێ بینیوە لە ڕێی یوتیوبە گوێم لێ گرتو و سوورەتەکەم لەبەر کردووە. چەند ڕۆژە خەریکی لەبەرکردنی ئەم سوورەتەی؟ تقریبا هەفتەیەکە بێت. وەڵای هیچ خۆی هیچی نییە، هەموو شتێک ڕێگر و بەردەزێتە سەر ڕێشتە شوێنەکانە، بەڵام هەرە بێ بەردەوام بیت و هیلاک و ماندوێتی خۆت دەربڕیت و وەسوود لەم پرۆژانە زیاترە بینیت بەشداری بکەیت. لەوانەیە چەند مانگێکیشە پرۆژەکە ڕاگەاند و بەڵامی سپاس بەخوا من بە 15 ڕۆژێ توانیم کە هەموو سوورەتەکە و بە تەفسیرەکە شۆ لەبەریکەم. ئەمە خۆشەویستی مەکە و مەدینە و شارە خۆشەویستەکەی پێغەمبەری خوا کە بە نیازیۆم کە ئیشەڵا گومانی ئەوە بم نەمرم بگەمەوە خزمەتی بچمەوە جارێک تر ئەو تام و توێژە ببینمەوانێ کە چۆن خەڵک درکی پێکە نابینایەک و خاوەن پێداویستێکی وەکو بنیش درک بۆ خۆشەویستیاکات کە هەموو هەنگایەک هەستەکەم پێغەمبەری خوا لەگەڵمایە لەو شوێنە پیرۆزانەیە لەبەرکردنی ئەم سوورەتانە و یا فەرموودەکان و یا ئاەتەکانی خوای گەورە بۆ ئێمە هیچ گران نییە و ئەرکێکی زۆر ئاسانە، هیچ ئەرکێکیش نییە. ئەوانشکەوە ڕوانین لە توانای خوان و ئەڕوانن لە توانای ئێمەوە ناڕوانن، لەبەرەوەی توانای ئێمە سپاس بە خوای گەورە و بەهرەی پێبەخشین کە بتوانین لە خزمەت پامەکەی ئەو پێغەمبەرگیان نابی. هەر بەهۆی ئەم لێبڕان و هیمەتبەرزیەوە یەکێک لە کۆمپانیاکانی حەج و عومرە چوار گەشتی عومرەی کرد بە دیاری بۆ ئەو بەشداربووانی خاوەنی دۆخ و ڕەوشێکی تایبەتن و بەشداریان لە لەبەرکردنی سوورەتی فەجر کردووە. ئەمەش هێندەی دیکە بەشداربووان و سەرپەرشتیارانی تاقیکردنەوەکەی دڵخۆش کردووە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.